تێن ئیر و چنە؟ بەڵێ هەکار سلااوتەنە بێ دیارە دوایەوەی کە ئەمڕۆ سەرۆکی پەرلەمان لەگەڵ ژمارەیەک لە ئەندام پەرلەمانانی بزوتنەوەی گۆڕان لە بازگەی پردێ ڕێگریان لێکرا کە بچنە ناو شاری هەولێرەوانێ دیارە گەڕان و شاری سلێمانی و لە ئێستادا سەرۆکی پەرلەمان و بەشێکی زۆر لە ئەندام پەرلەمانانی بزوتنەوەی گۆڕان لە شاری سلێمانیدان و بۆ پاڵپشتیکردن لە بزوتنەوەی گۆڕان و لەو کاردانەوەی ئەو ڕووداوی کە ئەمڕۆ لە پردێ بەرامبەر بە سەرۆکی پەرلەمان و بەرامبەر بە بەشێک لە ئەندام پەرلەمانان کراوە وەک لە کۆنگرە ڕۆژنامەوانیەکەدا بینیمان فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی پاڵپشتی خوان بۆ بزوتنەوەی گۆڕان و بۆ ئەو ڕووداوە دەربڕی کە ئیدانەی ئەو ڕووداوایان کردکە دەبوو بۆ شێوەی مامەڵە لەگە سەرۆکی پەرلەمان و دام پەرلەمانانی بزوتنەوەی گۆڕان نەکرێەوە چەند خولێکێک بەر لە ئێستاش محەممەد کۆمەڵی ئیسلامی کوردستان بەیاوەری وەفدێک لە کۆمەڵی ئیسلامی کوردستان بەڵێ بەڵێ نهاتوو هەمبەر ویجی کوونها جivîn هێتێتە دەرخستن ناوبەرە کۆمەڵە ئیسلامی و گۆڕان جivîn دەست پێ کردیە؟ بەڵێ هەکار منیش ویستم ئاماژە بۆ بم کە ئەو شوێنی کێسێ مەیلین گردی زەرگەتی بزوتنەوەی گۆڕانە دیارە وەکو ئاماژەم پێ چەند خولێکێک بەر لە ئێستا محەممەد حەکیم باوەری وەفدێک لە کۆمەڵی ئیسلامی کوردستان سەردانی گردی بزوتنەوەی گۆڕانیان کردووە لە نزیکەوە چاویان بە ئەندامان و بە کادران و بە ئەندام پەرلەمانانی بزوتنەوەی گۆڕان کەوتۆ بە پێ زانیاریانی کە دەست من کەوتووە سەردانەکەی محەممەد حەکیم و وەفدەکەی یاوەری تەنها بۆ پاڵپشتیکردنی بزوتنەوەی گۆڕان بۆ پاڵپشتیکردنی پەرلەمانی کوردستان بۆ جەختیان لەوە کردوتەوانێت کە نەدەبوو بۆ شوێ مامەڵە لەگە سەرۆکی پەرلەمان و لەگەڵ وەفدی یاوەری دابکرێ بۆیە ئەوانیش وەک کۆمەڵی ئیسلامی کوردستان ئەمڕۆ کە هاتوونە تێرە دیارە لە ئێستادا گردەکەیان بەجێشت و ڕۆشتون تەنها ئەندامانی بزوتنەوەی گۆڕان لە گردەکەدان بەڵام بە پێی زانیاریانی کە دەست من کەوتووە وەفدەکەی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ پاڵپشتیکردن بۆ لە بزوتنەوەی گۆڕان تاوەکو پێیان بڵێن کە ئەوانیش لە پشتیانن و نەدەبوو بۆ شوێ مامەڵە لەگە سەرۆکی پەرلەماندا بکرێەوە هەکار ئەمە ئاماژە بە شتێکی دیکە و کەم دیارە دوای ئەوەی کە وەزیری دارایی وەزیری پێشمەرگە لەگە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستاندا لە شاری هەولێر دوا کۆبوونەوەی وەکو خۆیان ئاماژەی پێدەدەن دوا کۆبوونەوەی خۆیان ئەنجامدا وەکو وەزیر لەگەڵ سەرۆک وەزیراندا وا بڕیارە چەند خولێکێکی دیکە خو چەند سعاتێکی دیکە هەردوو وەزیری دارایی وەزیری پێشمەرگە بگەڕێنەوە شاری سلێمانی و ئێمە چاوەڕێ ئەوە دەکەین کە ئایا بزانین لە چه کاتێکدا و بە چ شێوازێک وەزیری دارایی وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەسەر لیستی بزوتنەوەی گۆڕامون دەگەنەوە شاری سلێمانی و جارێکی دیکەش ئاماژە بۆ کراوە کە هەر چوار وەزیرەکەی کە پۆستی بزوتنەوەی گۆڕان لەناو حکوومەتی هەرێمی کوردستاندا لە ئێستادا هیچ پۆستێکیان نیە و لەبری ئەوان بریکارەکانیان دانراوە بۆیە دەبێت ئەو چوار وەزیرش کە خەڵکی سلێمانی دەبێت بگەڕێنەوە بۆ شاری سلێمانی و گەندام پەرلەمانەکان و وەک سەرۆکی پەرلەمان کە ئەمڕۆ لە پردێ ڕێگری لێکرا و ئەویش گەڕایەوە شاری سلێمانی بەلە بژار کارڤدانە چالەگڤانên گۆڕان çi bû ku tu niha li hemberî mekuya tevgera گۆڕانی mekuya sereke tevgera گۆڕانی کارڤدان یا چالەگڤانên گۆڕان çi bû bû ev nehêlana serokê Parlemanê pişta Hewlêrê بەڵێ هەکار دیارە هەر لەگەڵ گەیشتنی سەرۆکی پەرلەماندا بۆ شاری سلێمانی لە نووسنگی پەرلەمانی سلێمانی دیارە بەشێکی زۆر لە چالاکوانانی مەدەنی و لە بەشێک لە کادرانی بزوتنەوەی گۆڕان و هەوڵەتیانی شاری سلێمانی لە پێشوازی سەرۆکی پەرلەمان و ئەندام پەرلەمانانی بزوتنەوەی گۆڕاندا بوون تاوەکو پاڵپشتی خوانیان بۆ دووپات بکەنەوانێ و دیارە ئەو کەسانی کە وەک خوان وەک کادری بزوتنەوەی گۆڕان دەردەخەن ئیدانەی ئەو ڕووداوە دەکەن و ئاماژە بەوە دەکەن کاگەر حکوومەتی هەرێمی کوردستان و ئەگەر لایەنەکانی دیکەدانێت هەرێمی کوردستان بە یەکپارچەی بمێنێتەوە لەم بارودۆخ و لەم قەیرانەدا دەربچێت نەدەبوو بەم شێوەیە مامەڵە لەگەڵ سەرۆکی پەرلەماندا بکرێت و وەک ئەوان ئاماژەی پێ دەکەن نەدەبوو شکۆی پەرلەمان بەو شێوەیە ئەمڕۆ لە کەدار بکرێت کە بە جێڕانەوەی سەرۆکەکەی بۆ ئەو شاری کەلی بۆ نەوەکو بچێتەوە بۆ سەر کورسیەکەی خۆی لە نێو پەرلەمانی کوردستاندا و هەکاریەکێکی دیکە لە بابەتەکان کە حەزەکەم ئاماژەی پێ بەم بەشێک لە چالەکە مەدەنیانەی کە لە چەند ڕۆژی ڕابردوودا لە خۆپشاندنەکانی شاری سلێمانیدا بەشداریان کردووە و بوونەتە پێشڕۆی خۆپشاندەران ئێمە زانیاریەوەمان هەیە کە بەشێک لەو چالاکوانانە دیارە زانیاریەکە بە شێوەیەک زۆر ورد نییە ئێمە دەبێت بە دادەچوونی زیاتری بۆ بکرین بەشێک لەو چالاکوانانە لەلایەن هێزەکانی ئاسایش و خود لەلایەن هێزێکی نەناسراوانێ دەستگیر کراون و ئێمە لە ئێستادا بە دادەچوون بۆ بابەتەش دەکەین کە ئایا بزانین ژیانی ئەو کەسان
کەسانە یاخود ئەو کەسانە لەلایەن چێوە دەستگیر کراون و لە کێودان و بەچ هۆکارێک و بەچی یاسایەک دەستگیر کراون و دیە ئەمەش دەچێتەوە قاڵبووی کە بەشێک لەو چالاکۆمەندنیانی کە ئەمڕۆ دەستگیر کراون پێشڕۆی خۆپشاندانەکان و لە هەمان کاتیشدا بەشێکیان لە چالاکۆمەندنیەکانن کە سەر بە بزوتنەوەی گۆڕان. بله روشا اولکاری روشا امنی نهال سر جادن سلیمانی بچه آوایه هەکار دیارە هاوشێوەی چوارشەوی ڕابردوو کە خۆپشاندانەکان لە شاری سلێمانی دەستی پێ کردووە شەقامەکان تا ڕادەیەک ئاساییە بەڵام ئەو دوو شەقامی کە شەقامی سەرەکی شاری سلێمانی و شەقامی سالمی پێدەوترێ لە دەرپاسی ڕۆڤبەگ و دەست پێ دەکات هەتاوکو بەردەم باخی گشتی و ئوتێر سلێمانی پاڵاس هەردوو جووتسایی دەکات لەلایەن هێزەکانی ئاسایش و لەلایەن پۆلیسی هاتوچۆوانێ ئەو دوو جادەیە گیراوە و هاوڵاتیان ناتوانن بە ئۆتۆبێلەکانیان دەبۆ شەقامە تێپەڕن و هۆکاری گرتنی ئەم شەقامەش بۆ دەگەڕێتەوە کە بارگای سەرەکی پارتی دیموکراتی کوردستان کە لقی چوارە کەوتۆتە سەر ئەو شەقامەوە ئەو جووتسایدە بە بەردەم لقی چواری پارتی دیموکراتی کوردستاندا تێتەبەڕێت ئەمەش گیراو لەلایەن هێزەکانی ئاسایش و لەلایەن بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی و تاوەکو کەمترین قەرەباڵغی لە بەردەم بارگاکانی پارتی دیموکراتی کوردستاندا تێپەڕەوە ئەمڕۆ من چاوم بە قایمقامی مەڵبەندی سلێمانی کەوت و پیڕاگەاندم کە پارتی دیموکراتی کوردستان لە سنووری پارێزگای سلێمانیدا چواردە بارگای هەیە و سەرجەم چواردە بارگاکەی ڕادستی قایمقامەتی سلێمانی و لیژنی ئەمنی سلێمانی کردوتەوانێت تاوەکو لەلایەن ئەوانەوە بپارێزرێت دیارە ئەمەش بۆ دەگەڕێتەوە کە لە ترسیەوەی کە هاوشەوەی ناوچە و شوێنەکانی دیکەی سەر بە پارێزگای سلێمانی خۆپشاندەران بچنە سەر و شوێنانە و زیانی پێبگەنین یاخو بیسووتێنن بۆیە بۆ احتیاط خستنێک یاخود بۆ پێشکەوتنی ڕووداوەکان ئەوان ئەو شوێنانیان ڕادستی لیژنی ئەمنی پارێزگای سلێمانی کردوتەوە تەنها خۆیان ئاماژیان پێیا لقی چوار نەبێت کە لەژێر کۆنتترۆلی کادرانی پارتی دیموکراتی کوردستان خۆیاندایە بەڵام بۆکو ئاماژەم پێیا شاری سلێمانی ئەمڕۆ هیچ خۆپشاندانێکیشی تێدا ئەنجام نەدرا هەکارەوەمان بینێت ئەمڕۆ لە شاری سلێمانیدا هیچ خۆپشاندانێک ئەنجام نەدرا بەڵام هێزەکانی ئاسایش بەردەوامن لە گەڕان بەنێو شەقام و کۆڵانەکاندا و مەفرەزەکانیان بە بەردەوامی لەسەر شەقامە گشتەکاندا بەدی دەکرێت. بله زور سپاس بو بجارده باغ نوچگان این آرتی کوب آوای که راسا خول سلیمانیت مرا بزرگ سپاس